واعیس تۆمەدا وازی کەسێک جەرگی بڕاوە سەدمە و عزە بێفائیدە بۆ دڵێک کە سوتاوە بێچارەیە چی پێ بڵێ تەبیب سۆزی دەروونم نازانێ عیلاجم دەڵێ دەرمانی هەر ئاوە حەقوا بوو بڵێ ئاگری عیشقە و نییە چاری دەرمانی لە لای من نییە هێند کاری کراوە ساتێک نییە ئارامی دڵ و جۆشی دەروونم هێند ئاگری عیشقت لە دڵمدا گڕیداوە چی بکەم کە نەکەم ناڵە و گریان لە فیراقت ئەو قسمەتە بۆ ئێمە قەدیم ڕەنگی ڕژاوە سۆفی مەکەلۆمەم مەڵێ سەودا سەروشێتە تۆش عیشقی دڵت گەر هەبێ جەزبەی بەپەناوە بێڕەحمە نەهات جارێ بڵێ چۆنە فەنایی ئازادی بکە بڵێ دەژی یا عومری تەواوە دەم خۆش خەندەخان بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 لەم کەش و هەوا پاییزیی شار باژێردا فەرموون لەگەڵ بەرنامەیەک و ئەڵقەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان بەرنامەیەم جارەمان بەرنامەیەکە بۆ لێدوان لەسەر شێعر و ژیانی یەکێک لە شاعیرانی ناوچەی پشدەر یەکێک لە شاعیرە گومناوەکان کە ئەویش میرزا ئەحمەدی ئەشکەنیە و ناسراوە بە فەنایی بۆ قسەکردن و لێدوان لەسەر شێعر و ئەدەبیات و ژیانی ئەم شاعیرەمان برای بەڕێز کاکە بەختیار محەممەد ئامادەی بەرنمەکەیە کاکە بەختیار کە دەکاتە کوڕزایی فەنایی شاعیر خۆی بەخێراتی کاکە بەختیار سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵ 24 کە جارێکی تر فەناییان هێناوە نێو کۆڕ و دنیای ئەدەب و شێعر و جوانی زۆر بەخێر سپاس بۆ ئێوەش هەروەها هاوڕێ ئازیزمان خات و ساکار بە ئامێری عود بەشدارە لە بەرنمەکەمانە خات و ساکار بەخێراتی بەخێر بێ خاتونکیان بێگومان ئێمە نەریتی بەرنمەکەمان وایە هەمیشە ئەمانەوێت سەرەتایەک دەربارەی ژیانی و کورتەیەک لە ژیانی شاعیر بزانین بەر لەوەی دەستکەین بە باسکردن لە ئەدەبیات و شارەکانی بەڵێ فەنایی ناوی مەلا ئەحمەد کوڕی مەلا محەممەد کوڕی مەلا خدر کوڕی شیعەلیە ساڵی 1997 لە گوندی ئەشکەنێ لەدایک بووە دەستپێکی خوێندنی لە لای باوکی بووە دواتر چۆتە لای مەلا عەبدوڕەحمانی ئەشکەنێ لەوێ هەم دەرسی قورعان و هەم زمانی فارسی فێر بووە دواتر چۆتە گوندی گەناو لە لای حاجی مەلا عوسمان کە ئەکاتە خاڵی شاعیر بۆ نزیکەی 5 ساڵ لەوێ لە حوجرەدا دەرسی دینی خوێنووە دواتر چۆتە لای مەلا حەمەمینی ئاوەژێ لەوێش 3 ساڵ دەرسی دینی خوێندووە سەرنجام بەر لە دروستبوونی جەنگی جیهانی یەکەم ئیجازەی مەلایەتی وەرگرتووە بۆتە مەلا ئەحمەد لە ڕووی کۆمەڵایەتیەوە فەنایی کەسێکی کۆمەڵایەتی بووە کەسێکی خۆشەویست بووە هەمیشە مەجلیس و دیوەخانی ڕازاوە و قەڵەباڵغ بووە وەکو ژیانی سیاسی لە سەرەتای لاوێتیدا ئەندامێکی چالاکی حیزبی هیوا بووە ئەو سەردەم وەک ژیانی تایبەتیشی لە ژیانی تایبەتی خۆیدا 3 جار پرۆسی هاوسەرگیری ئەنجام داوە لە بەرەنجامدا بۆتە خاوەنی 7 منداڵ فەنایی لە تەمەنی 40 ساڵیدا تووشی نەخۆشیەک دەبێت کە و سەردەمە پێی دەڵێن نەخۆشی ئاوڵە بۆ چارەسەری ئەم نەخۆشیە ڕوو لە شاری بەغدا دەکات دەچێتەوێ لەوێ بۆ چارەسەری نەخۆشیەکەی لەوێ دکتۆرەکان پێی دەڵێن کە پێویستە تۆ بچیتە دەرەوەی عێراق بچیتە بەیروت بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیە ئەگەر ناچاوەکان لەدەست دەدەی ئەو سەردەم دیارە کە چۆ بۆوێ ڕەنگە پارەی پێویستی نەبردبێ لەگەڵ خۆی بۆ بەغدا چەند دۆستێکی هەبووە لەوێ سەردانی کردوون بۆ ئەوەی بتوانێت هاوکاریکیان لێوەگرێت چکە بێگومان ئەو سەردەمە هاتوچۆ
تۆزێک دژوار بووە بێتەوە خەڵاتێ و هاوکاری لەگە خۆی بەرە بڕاتەوە بۆوێ ئیتر دیارە دۆستەکانی ئیمکانێتیان نەبووە یاخود مەبەستیان نەبووە هاوکاری بکەن بەداخەوە هاوکاریان نەکردووە ئەویش لە ئەنجامی دواکەوتنی ئەو سەردانی بۆ بەیروود شعرێکی نووسی بۆ ئەو بەڵێ ڕووداوە بە ناوی بەزمی بەغدا. کاک بەختیاریان وەکو بەرچاوڕوونیەک بۆ بینەرانمان ئێمە دوو شاعیرمان هەیە بە نازناوی فەنایی بەڵێ ئەوەی تریان کەمەلا عەبدوڵڵا ئەکا بەڵێ لە مێژووەوە کامیان پێش کامیانن؟ وەڵی ئەوەندەی من خوێندنەوەم هەبوو بێ بۆ مامۆستا مەلا عەبدوڵڵای کاتب لە دیوانەکەیدا کە بە چاپ گەێنراوە مەلا عەبدوڵڵا لە کۆتایی دیوانەکەیە چەندێڕێکی بچووک ئەنووسێ سوپاس و ستایشی خودای گەوراکە کە تەمەنی پێبەخشی دوا دێڕی دیوانەکەی بنووسێ ئەو تاریخە کە تۆمارەکە لە ساڵی 1985 تۆمارەکە و ئەوەندەی بزانم بە هەڵەیان نەچوو بم مەلا عەبدوڵڵای کاتب لە ساڵی 2004 کۆتی جوایی کردووە بەو پێبێ ئەبێ فەنایی واتە مەلا ئەحمەد هەم لە ژیانکردن لە پێش ئەوە بوو بێ ڕەنگە هەم لە ڕووی ئەدەبیات و نووسینیشەوە لەگەڵ هەڵبژاردننی ئەو نازناوەش ئەم پێش مەلا عەبدوڵڵای کاتب هەڵی بژاردەوە بەتاکی دەبێ لە ڕووی تەمەکردنەکەیەوە ئەبێ ئەو پێشتر هەڵی بژارد بێ. یەکێک لەو کەسانی کە کاتی خۆی زۆر باسی فەنایی ئەکات فەنایی کردووە توانم بڵێم هیچێکە لە سەرەتای ئەو کەسانی کە زیندوی کردوێتەوە مامۆستا ڕەفیق سابیرە ئەو بابەتی کە لەسەر فەنایی نووسیوێتی کێ و چۆنە و باسی چیەکات. مامۆستا ڕەفیق سابیر لە ساڵی 1970 لە گۆڤاری برایەتی بابەتێکی نووسیوە بۆ خۆی لە نووسینەکەدا ئاماژەی پێدەکا کە لەگەڵ مەمەنداغای فانی شاعیر لە قەڵازێ مەمەنداغا باسی ئەو شاعری بۆ کردووە ئەڵێ ئەوداڵ بووم بچم بگەڕێم بزانم ئەم شاعیرە بەرهەمەکانی لەکوێیە هینا دواتر من چەند ساڵێک لەمەوە پێش لەگەڵ مامۆستا ڕەفیق سابیر قسەم کرد چیرۆکەکەی بۆ گێڕێستان مەمەنداغا بەستان فانی شاعیرە بەڵێ وتی لە جەولێکی پێشمەرگادی تا جوینەتە ئاوەژێ لەوێ کە مەلا مستەفا کە کاتە کوڕەگەورەی فەنایی لەوێ مەلا بووە چووە لەوێ ئەو چەند بەرهەمەی کە لە لای بووە لی وەرگرتووە لەگەڵ ژیانەکەی ئەو کات لە گۆڤاری برایەتی بڵاوی کردوێتەوە هەر لەوێشە داواکە لێ هەر کەسێک شاعرێکی ئەم شاعری لایە یاخود ژیان و زانیاریکیەیە بۆمان بێنێ بۆی ڕەنجەکەمان بەزایان نەڕوا بتوانین کۆی بەرهەمەکانی کۆکەینەوە بەڵام بەداخەوە فەنایی لە هۆی ئەو نەخۆشیەوە کە تووشی بووە لە تەمەنی 40 ساڵیدا چاوەکانی لەدەست داوە زۆری ئەو شعرانی کە هەشێتی ئێستا لە بەردەستی ئەمەدا ئەو شعرانن کە لە دوای تەمەنی 40 ساڵی واتە بە نابینایی نووسیونی ڕەنگە نەیتوانی بێ کە بۆ خۆی بیان نووسێتەوە زۆرتر شعرەکانی لەبەر بوون لە کۆڕ و دیوەخان و مەجلیسی ئەو سەردەمەدا خوێندونێتەوە کەمیان تۆمار کراون ئەوانەی کە ماونەتەوە تەنها ئەوانن کە لە زهنی خەڵکا ماون و کاتێک کە تقریبا 24 ساڵ تەمەنی بە نابینایی بەڕێکە دواتر لە ساڵی 1969 کە تووشی نەخۆشیەکە بێ بۆ چاسەری نەخۆشیەکەی دێتە سلێمانی بۆ ماڵی مەلا محەممەدی کوڕی کە بە حەمەمەلای سلێمانی ناسراوە لەلای ئەوە مێنێتەوە دوای چارەسەری پزیشکی ئەوانە بەداخەوە کە کۆچی دوای ئەکا لە سلێمانی لە گەردی جۆکە بە خاک ئەسپێدەیە ئەم شعرانێکی ئێستا لە بەردەستن ئەو زەمانەیە کە لە لای مەلا محەممەد ماوەتەوە و لەبەری بووە بەڵام بەداخی شەویش چکە سەحەتی تۆر باش نەبووە نەیتوانیوە کۆی شعرەکان بە تەواوەتی بخوێنێتەوە و ئەوەی کەماوە ئەوانن کە باوکم وەختی خۆی تۆماری کرد. کاک بەختیارگیان وەزام کاتیەوە هاتووە شاعرێکی تر بکەین بە میوان کاک حەمید و ساکارخان ئەی فەلەک گەر من لەگەڵ تۆ هەر نیزاع و کێشەمە دادی بێدادیم هەیە بۆ حاڵی کوردان پیلەمە ئێش و نێشی ڕێشی دڵمە واسیتەی ئەو ئێشەمە مدەتێکە ئەی وەتەن بۆت شین و گریان پیشەمە غەرقی گێژاوی خەمم جێی ئاوی تۆفان دیدەمە
ئەیوەتەن دووبارە سوێندم هەر بە کوێستان و چیات من بە ئومێدی وەسڵی تۆم تاکو بمێنێ حەیات سەرپەرشتیم کردی تا ئێستا لە ئەعدا و موزیات وەختێ تێر ئاوم دەکرد بە خوێن گوڵ و باخ و گیات شاهدم تۆ و سەما دەتگوت لە مەیدان ڕۆستەمە ئەیوەتەن خۆمم لە دەست چوو من ئومێدم ماوە چی مەرگە ساز بم بۆ ئەسیری و بێنەوایی و ملکەچی جێگەی ژین و حەیاتم بۆ حەیاتم دەرنەچی بابی ژین و دین و دایکی عیش و خۆشیم بووی کەچی ئێستا بۆوە بێمیهری ڕووی لوتفت لە بۆمان هەر خەمە دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سپاس دەست و پەنجە و خۆش بێ خاتیگیان کاک بەختیارگیان فەنایی لە چەند شوێنی کوردستانە مەلایەتی کردووە فەنایی ئەوەندەی من ئاگادار بیستە بێتم لە گوندەکانی ئەشکەنێ و باوزە و ئاوەکە و بێناسە مەلایەتی کردووە بەداخەوە زەمەنی مەلایەتی فەنایی بە سەحەتێکی باشەوە کەم بووە لە تەمەنی 22 ساڵی ئیجازەی مەلایەتی وەرگتووە و لە 40 ساڵیش نابینا بووە لەو زەمەنە کەمەشە لەبەر هەڵوێستەکانی و نەچوونە ژێر ڕکێفی زوڵم و زۆری ئەو سەردەمەکە هەبووە لە ناودێکانە چەند جارێک ناچار کراوە کە ئەو لەو گوندانی مەلایەتی لێ کردووە ستەم و زوڵمی قبول نەبووە لە یانگری خەڵکی جوتیار و هەژاری ئەو مەنتیقەیەوە ناچار کراوە چەند جارێک کە ئەو گوندانە جێبێڵێ لەو چوار گوندە مەلایەتی کرد کاک بەختیار ئێمە من شتێکی سەیرە بینم کە کەسانی پیاوانی گەورە و نووسەری گەورە و گەورەی وەکو مامۆستا عەلادین سەجادی قسەی لەسەر کردو و باسیەکات وەکو شاعیرێکی بەتوانە پرۆفیسۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ هەروەها باسیەکات هەروەها دکتۆر قادر ئەشکەنەیی گەلێکی تر یعنی جگە لە مامۆستا ڕەفیق سابیر ئەمانەش باسییان کردووە ئەوان چۆن باسی فەناییان کردووە بەڵێ وەڵایی لە مێژووی ئەدەبی کوردی مامۆستا عەلادین سوجادی لە بەشی باخی شاعیراندا لە چاپی دووەمدا تەنها بە چەند دیارێک باسی ژیانی فەناییەکە دیارە بۆ ئەو سەردەما ڕەنگە بۆ مامۆستا عەلادین سوجادی قورس بوو بێ بە دوواداچوون بکە بچێ کۆی شعرەکانی فەنایی کۆ بکاتەوە و دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵیش لە پێشەگی کتێبی فەنایی لە نێوان مەلایەتی و شعری کلاسیکدا کە محەممەد سیاسی ئەشکەنەیە کاتە نەوەی شاعیر نامیلکەیەکی چاپ کرد و ئەو شعرانەی کە لەبەر دەستدا بوون لەو کتێبەدا چاپی کرد پێشێکی بۆ نووسیوە مامۆستا ڕەفیق سابیریش وەکو پێشتر باسمان کرد هەر بۆ شێوەیە لە سەری دواوە مامۆستا قادر ئەشکەنەیش لە گۆڤاری پێشکەوتنی برایەتیدا هەم باسی ژیان و هەم باسی شعرەکانی فەنایی کردووە جگە لەوانە کازم بتوێنی و من بۆ خۆم لە گۆڤاری ڕۆشنبیر لە ژمارە 6 شعری ئەی فەلەک هەم ژیانەکەی هەموو شعر و هەم چەند سەرنجێکی لەسەر شعرەکە بڵام کردوتەوە زۆرێک لە نووسەرانی تریش لەسەر فەنایی کاریان کردو بەڵام بەداخەوە چکە فەنایی لە تەمەنێکی نابینایی یا شعرەکانی نووسی وەکو پێشتر باسمان کرد شعرەکانی بەردەست نەبوو نەتوانراوە بە هەمویان لێ برەوەی خۆی نەیتوانێت بیان نووسێت بەڵێ کاک بەختیارگیان دیارە باسی ئەومان کرد کە لە تەمەنی 40 ساڵیە چاوەکانی لە دەستاوە و ژیانێکی زۆر زۆر سەختیشی بۆ ڕێ کردووە ئەمە چۆن ڕنگدانەوەی بووە لە ناو شێعرەکانیە چۆن ڕەنگی داوەتەوە ئەم حاڵەتە لە ناو شێعرەکانیدا وڵایی وەکو ژیانی کۆمەڵایەتی ڕەنگە تاسیری لەسەر ژیانی تایبەتی هەبوو بێ بەس پێمانە سەر دنیای ئەدەبیات تاسیری هەبوو بێت چکە و شعرانی کە لەبەر دەستی ئێمەدان و شعرانن زۆری بە نابینایی نووسیونی لە زۆری شعرەکانیشدا ئاماژەی پێداوە بۆ نمونە لە شعری ئەی فەلەکداڵێ دیدەی مۆتەن ئەم جارەکەش بەوان گەشت بێتەوە کوێر نەبێ هەر وەک دوو چاوی فێونون و ئەلفویە فێونون و ئەلفویە ئەبێ بە فەناییوە تەمە بەستی خۆی بووە یاخود لە شعری گفتوگۆ لەگەڵ گوێ درێژە شەلا
بڵنگ گوێدێژەکە پێڵێ چیە فەرقن ئەتۆ کوێر و ئەمن شەل ینی ئەو شعرشی هەر بە نابینایی نووسیوە شعری زۆر لە شعری کەشە ئاماژەی پێداوە فەنایی نابینا و نەخۆش و کەم سەحات بە تەقسیمی ڕەزا خوددایە ئەوی خوا بیکا و ئێمەش بە بەسمانە و کاریگەریانە لە ناو شعرەکانیان ڕەنگی یاوەتەوە بەڵێ لەبەرەوە فعلەن ئەو نابینایی لە ناو دنیای شعرەکانیا باسی کردووە بەڵام ئەبێ کەسێکی شاوکاری کردبێ بۆ نووسینەوەی شارەکان چونکە ئەو نابینا بۆ نەیتوانی ئەو شارانە وڵایوەکو پێشتر ئاماژەم پێدر کردکە خۆی نەیتوانێت بیان نووسێتەوە زۆرتر لەبەری کردوون ئەگەر لە کۆڕ و دیوەخانێکدا خوێند بێتەوە کەسێک ئەو کە دەمەش بەداخەوە خەڵک کەمتر خوێناوە ڕەنگە لە مەجلیسەکە سێ کەسی خوێنەواری لێ نەبوو بێ بەڵام ئەو کاتی کە نەخۆش کەوتو هاتۆتە سلێمانی بۆ ماڵی مەلا محەممەدی کوڕی ئەو شعرانی کە لە بەردەستان زۆریانوانن کە ئەو نووسیوێتی بەڵێ کاک بەختیار ئینەوە سەر باسەکەمان دەرخەندەخان شعرێکی ترمان پێشکەشکە بە هاوکاری خاتوساکە هەرەوە شارە دەخوێنینەوەی کە کاک بەختیار باسی کرد ئەی فەلەک بێشەکری باوەڕ و بێ باوەڕ و بێ مەطلەبی من شەکەرە من لەبەر بێ شەکریە کەوتومە حاڵی غەرغەرە هەر لە مەغریب تاک و خەوتن لوتەلایی هەر هەیە سوبحی سادق وەختی ویردە وردە وردە هەر شەڕە قۆریە خاڵی قوڕ بەسەر حەو جۆشی بێجۆش سینەکەم بۆ قەناعەت بۆ تەحەدی تاک و ماڵی من وەرە من کە حەقی خۆم لە تۆ داوا ئەەکەم عەیبی نییە تۆ زوبانی من ببەستە بەستنیشی شەکەرە من دوعاگۆی ئێوەم چاوم لە لوتفی ئێوەیە ئەو نیزاع و کێشە و لەخوە لە ماڵم لابەرە پێی گوتم بەسیە فەناییە تێگەیشتم مەطلەبت شعرەکانت بێنەزیرە تیژە وێنەی خەنجەرە دەم خۆش خەندەخان کاک بەختیار هەروکو لە سەرەتایە باسی کرد فەنایی شاعیرێکی پیاوێکی کۆمەڵایەتی بووە زۆر تێکەڵاوی خەڵک بووە زۆر حەزی لە مەجلیس و کۆڕ و کۆبوونەوە دیوەخان هەبووە بێگومان ئەو وەکو ئێمە ئیزانین ژیانێکی هەژارانەش ژیاوە بەڵام نەفسی زۆر دەوڵەمەند بووە فەنایی لە سەردەمێکا ژیاوە کە کۆمەڵێک شاعیری زۆر چ لە ناوچەی پشدەرە شاعیری بەناوبانگ و شاعیری لێ هاتووە هەبوون هەروەها لە ناو هەموو ناوچەکانی کوردستانە کۆمەڵی شاعیری زۆر هەبوون ئەم شاعیرانە وەکو ژیانی خۆی کامیان کاریگەریان زۆر لەسەر فەنایی هەبووە بەڵێ وڵی فەنایی لە شعری بێ نقطەیە شعری بێخاڵە ئەو شعرێکە نونیە تا ئەوانەی تیانە شعری نقطەیتیانە ینی بە ئاشکرا کاریگەری قانع دیارە لەسەری بەڵێ شاعری قانعی شعرێکی وای هەیە بێخاڵ وە شعری لاوانی کوردیش هەر دیارە کاریگەری مامۆساقانە هەبووە لەسەری لە شعری ئەی فەلەک چ دانیشانن داخۆ حەسرەت ئەلفوخێ بێ حیاتت کرمەکانت بێسەرە و بێ ئەلف و بێ لەوێشە کاریگەری مەحوی لەسەرە مەحوی شعرێکی لەو شێوەی هەیە فەنایی شاعرێکی بە ئاگا بووە مامۆسا ڕەفیق ساویر لە گفتوگویەکمان لەگەڵی وتی کاتێک چوم بۆ لای مەلا مستەفا کوڕە گەورەی شاعیر کە شعرەکانی لێوەگرم دەوێت چەند شعرێکی کەشی دامێ دوو شعری وەفایی بووە لەگەڵ دوو شعری ناری کە ئەو شعرانە لە دیوانەکانی ناریدا نەبوون نازانم باپیرە دوتی لەکوێ دەستی کەوتون دواتر یامە بە پرۆفیسۆر معرف خەزنەدار ئەو بڵاوی کردوەوە سوپاسیشی کردوم ینی بۆ پێ بێ فەنایی شارەزای
بە ئاگا بووە لە شعری شاعیرانیکە ئەوەندەی من تێبینم کرد بێش تەسیری ئەو دوو شاعری لەسەر بووە. من تەنانەت ئەو شعری یەکەمیش کە خەندەخان خوێنەوە شعری عشق هەستم کرد لە هەرچەنە وەکو مانای شعرەکە جیاوازە زۆر بەڵام هەناسەی نالیتیایە ئەوەی زولفت بەقەدتدا کە پەرێشان و بەداوە بەڵام دیار چەمکی شعرەکە جیایە لەگەڵەوەی نالیە. بەڵێ کاریگەری هەبووە بێگومان. بەڵێ کاک بەختیارگیان دیارە ئەو شعرانەی کە فەنایی بۆی بەجێهێشتوین بەداخەوە کەمە و ئەکرێت زۆر شعریشی فەوتا بێ هیچ هەوڵێک دراوە بۆ گەڕان بە شوێن شعری تری فەناییە بۆ ئەوی دووبارە چاپ بکرێتەوە. بەڵێ وڵا بە خۆشحاڵیەوە لە ئێستادا مامۆسا دڵشاد ساڵح مامۆسای زمانی کوردیە لە قوتابخانەی شابان لە قەڵاتجێ سەر لە نوێ سەرقاڵە بە کۆکردنەوەی شعرەکانی و پێداچوونەوە و لێکۆڵینەوە لەسەر شعرەکانی فەنایی کتێبەکەی تقریبان تا ئاستێکی باش گەڵاڵە بووە ینی ئەوەی جێگای دڵخۆشیشێک کۆمەڵی کاک بەختیارانی جگە ئەوی کە لەم دیوانە هەیە کۆمەڵی شعری تر دۆزراوەتەوە بۆ بەڵێ ئەوەی جێ خۆشحاڵی ئەوەیە کە کۆمەڵێک شعریکە دەستی کەوتووە کە لەم دیوانەیە بە ناوی فەنایی لە نێوان مەلات و شعری کلاسیکدا بوونیان نییە بەڵام ئەو دەستی کەوتووە دیارەگەڕانێکی باشی کردووە تر ئێستا سەرقاڵی ئەوەیە بە چاپی بگەێنێ ئەویش جێگای دڵخۆشیە جارێکی تر فەنایی بێتەوە ناو کۆڕ و دنیای ئەدەب و بکوێتە دەست عاشقانی دەنگی عاشقانی شعری کلاسیک. کاک بەختیار جگە لەو شعرانەی کە لەم دیوانە هەیە چەند شعری ترتان دۆزیوێتەوە کە وەکو بڕیارەوە لە دیوانە نوێیەکە چاپی بکەن؟ وڵی بە تەحدید نەم بژاردووە چەند شعرە بەڵام ڕەنگە نزیکی بۆ 5 بۆ 6 شعریکەی دەستکەوتووە. بەڵێ کاک بەختیارگیان دیارە چەندێک باسی فەنایی بکەین بە بەرنامە و دوو بەرنامە کۆتایی پێ نایە چونکە هێندە شاعرێکی جوان نووسە بەڵام بواری بەرنامەی قەلەندەرخانە هەر ئەوەندەیە. ئەمانەوێت لە کۆتایی بەرنامی قەلەندەرخانەیە زۆر سپاسی ئامادەبوونت بکەین زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی کە پێت بەخشین. ئەمەوێت زۆر سپاسی هاوڕێ و هاوکارمان خات و ساکار بکەین کە بە ئامێری عود هاوکار بوو لەگەڵمانە. زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەین. ئازیزان خۆشەویستانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی فەنایی کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەمڕۆمان دێنین تا دیداری داهات و هەر شاد و سەرفراز بن. گەرچی مقابل نیم بە یەک شعرێ بۆ دیوانی کورد هەر گوتم با منیش بکەم ئەو وەسفە بۆ لاوانی کورد چێ ئەڵێ کورد مردووە ئەو بێموراد و فرسەتە مەگەر قەت نەی چێشتووە زەربەی لاوانی کورد هەر وەکو باز و هەڵۆیە حەملەیان بۆ دوژمنان بێن تەماشای ڕۆژی شەڕیان هیممەت و جەولانی کورد ژاری زاری ماری هارە هاژەهاژی گولەیان زۆر بەرینە برینی گولە و خەنجەری دەمپانی کورد سەگ خارایانە پۆڵا بێتە پێش مەیدانی وان حەل دەبێ وەک ئاو لە ترسی نەعرەتەی شێرانی کورد چەند کەسانێ بوو بۆ ڕۆژێ 100 زێڕی مەعاش بۆ سەخاوەت قووەتی دڵ نابێ وەک گاوانی کورد شەخسێکی پادشامدی لە ئاغای هێرۆ بوو میوان 100 لە من زیاتر سەنای کرد بۆ تەلار و خوانی کورد ئەی فەنایی مەدحی کردت بۆت نەکرا تەواو یا لەبەر دڵی پڕمەرامت یا لەبەر بینایی چاو